گوتمان بە شەکەی تریان ئامانجی دژایەتی دین نییە بەڵکو بە حیساب ئەیەوێ سوورەتی دین جوان بکاتە دێ قسە لەسەر ئیسلام دەکا یان تەئویل و تەفسیری سەیر و سەمەرە بۆ ئیسلام ئەکا خوار و خێچێکاتەوە تەنها بۆ ئەوەی خەڵکی تر لێ ڕازی بێ لەگەڵ واقع و لەگەڵ ڕەوڕەوەی مێژووی و چی ئەوکو دەڵێ مواکەبەی عەسر بکات ئەوانش بەڵێ جوان وڵی ئینسان دەبێ ئاگادار بێ هەندێک بابەت مەسەلەی دەستبڕین ڕەنگە خەڵکی مەلێ حاڵی نەبوو یەکەم شت نیزامی عقوبات زۆر بەناشرینی لەناو خەڵکی مسلمان باس کرد ئیسلام یەکەم شت لە عقوبات دەست پێ ناکات سەرەتا دێ خێر و خۆش و ڕەحمەتە بەڵام کەسێک بێ ئەو ڕەحمەتە تێک بدا و وێرانی بکە لە هاریانیش بێنە نەکل محتاجیان لە ناچاریان نەبێ بە زۆری پێی نەکرابێ ئێجا ئەو دەمە تەمبەی دەکرێت بۆی خەڵکی تر چاوی لێ نەکا و لە من و توش تێک نەچێت مەسەلەی دەستبڕینیش خەڵکی مۆتێگا ئەوەی قازێکی بدزی لە برسێت هەوی هەرکەشی بدزی نازەم لە برسێتیان ناچاریان ئەوە دەستبڕینە نابڕێزم مەسەلەی دەستبڕین یاسایەکی زۆر محکەمە باوەڕکە ئەگەر جێبەجێ بکرێ دەستی ئەوانە هەنابردێ دەبی هەتا گەورە دز هەبێ ئەدیوەنیە کابرا ئەوەی کەواشتی زۆر گەورە دەزی دەبی ئەو دەست ببڕێ نە کابراایکی کەەوە مریشکێکی دەزیە وانە لە برسیان هەدەستی نابڕێ لە عامل مەجاعە ڕەمادا ئیمامی عومەر هەدەست بڕینی بۆ ئەو خەڵکی ڕاگرت گوتی ئەو خەڵکی وڵاتێک دەوڵەتێک بن نەتوانین هاوڵاتی خۆمان تێرکە ناشوانین دەستی ببڕین کەواتە بابەتانە زۆری دەبێ دوایە دەست مەسەلەی پێناسی دەست عەفوەن دزی چییە بڕۆن پێناسی دزی ئەخذی مالی غەیرە وەنیە خوفیەتەنە وەنیە دەبێ لە حرسی مثلی نەبێ وەکو دەڵێ ئەوانە هەموو هۆکاری خۆیان دوایە هەتا مەسەلەی دیەت کە دەڵێ یەت کوێیە لای شیعانەوە سەر پەنجانێ ئەنمولێ جمبە وەنیە لای زۆربەی مەزاهیبی ئەهلی سونە و جەماعە لە کۆعیە لێرانە کەفە وانە هەندێکی تر لێرێ و هەندێ تا ئەوازەم خەواریجن دەڵێ لێرە لە ملی دەڵێ لەبەروی خوا گوتی یەت ئێرە شەردیەدا ئێرە شەریەدا ئێرە شەریەدا ئێرە شەریەدا هەتا ئێرەیەدا ئەگە گوت لێرت ڕابری ئەوە خوا ئەگەر ئێرەی مەبەزبی هەر یەدت بڕیە ئەگەر ئێرەی مەبەزبی هەر بڕی تەگرش یعنی کەواتەی شەکە جێ بەس ئەگەر مەبشێنکەی مەبەزبی ئەتۆ چوبی ئەو جێبەجێ نەکردبێ ئەوە ئیش حکمی خوا جێبەجێ نەکرد ئەوەش تەتەڕوفە ئەو جۆرە فکرانەش هەیە بەڵام بەهەرحاڵ یعنی خۆ ناکرێت و بێ کە دەڵێ دەست بڕین یان قیساس تەنها بیر لە کوشتن ئەدی بۆ بیر لەوەش ناکەی و کەوا چوو کابرای قڕ بەسەر ئارەقی ڕەشی ڕشتیە بۆ ماڵ و منداڵی خۆی شتێکی بەسەرێکەوە کۆ کردوتەوە کەچی لەو شەوێکی تاریکە کەسێک کەچی دەستێکی وێ دادینێ ئەدیەوەش غەدر نییە وانە یان مەسەلەی چی پێ دەڵێن ئەوەی مەسەلەی پیاو کوژی لە باشە کابرا کەسێکی کوشت بۆ ئەو نەکوژرێتەوە کە قاتیلە کە ئەوش مرۆڤێکی کوشتیە خۆ کوژراوەکەش مرۆڤ بوو بۆچی ئەکەوانی کە مرۆڤ دۆسن بە زەیان بەویشدا نایەتەوە کەوا منداڵی ویشی هەتیم کەوتووە ئەویشی بێبەش کرد لە ژیان و کوشتی ناحەقی بەرامبەر کرد ئێوە کۆمەڵی بابەتن دوایە مەسەلەی قیساسە مەسەلەی عقوبات و حدودە بە تایبەتی ئێستا لە هەموو عالەمی ئیسلامی وڵاتێکمان نییە کە حدودی شەرعی جێبەجێ بکە و نابێ هاوڵاتیش بخۆی بچی ئەو حدانە جێبەجێ بکە ئەوە جەهالەتە کابرا دەچی وەڵا ژنی دەکوژی و دەچی قاتیلی دەکوژی و نازام کارە ساتی دەنێتەوە مشیلەکان گەورەتە دەکەم دەبێ ئەوە سیستەم و دەوڵەتێکە بێ بە یاسا و قانون و قەزاوەت دابڕوە شبهاتەکان ئیثارە دەکەن بەسییان ڕەشکردنەوەی حەدەکەی بەکاربێنین یعنی وجودی نەبیتن بەڵێ ئەوان مثلا قورئانیەکان ئێستا قەتع کولێک دەنەوە دەبێت بە قورئانی بلێنیتەوە فقطعنا ئەیدیەهن چەقۆچ پێدا بینەوە جوان کابرا ئاسایی هەمان دەبێ هەر زوو زوو دزێکی دەکەن وای کەیالیوە دەڵێ وەنیە بەڵێ باش گوتمان ئەوەیە ئەو تەویلانەیە قەتعانەی دەچێت بەوت بە شێواز تەفسیر دەکەن أولا ما بستم لثوابت شرعية الأحكام والأخبار التي اتفق أهل السنة والجماعة على الأخذ بها أو حكم خبراننا كأهل السنة والجماعة
متفق ويقدنق دبي بغرب جيني كاريان بيبكر لو أنا اعتبار السنة مصدرا تشريعيا للأحكام سنة فرموده أبي بسرچاوي دوام لدواء القرآن بسرچاوي يا سادانان ويا سي شرعي دا بندريت دبي كاريو يعني حدود شرعي كذا باسي هنديك مانكر ديم يعني بدواء له شولاتك هي حد نبي شويك لشويك كان سزا كان نبي وانيا همو ولاتك همو سيستمك وكو دڵێ جۆرێک لە حەد و سزادانی هەیە بەرامبەر خراپە هەر ئەجینە فەوزە دروستە لێت ئەگەر ئەجینە گیانی خەڵکی ماڵی خەڵکی کەڕامەتی خەڵک هەموو کەوێتە مەترس دەیەمیان هذه الموجة تتشكل من مجموعة من الاعتراضات على وجود الله وكماله وعلى النبوة والشريعة دار أو شبولا بيكاتكي بريتي لكومل رخنا لسربوني خواي جل جلاله كمالي خوا جل جلاله نبوة بيغمبراتي والشريعة وفي الغالب تجد أن الأسئلة ذاتها تتكرر على أسئلة المتأثرين بها على اختلاف أعمارهم وبلدانهم زور بهر زور كاتكان دبين همان أو برسارانا دوباره دبنو لسر زماني همو أواني كوتون تجير كاريگري أو فكرانا أجر شي تمنيشان جوازه ولاتيشان لكتر جواز قرآنيك لكردستان همان برساركا لمصر ولسوريا ولتركيا شما برساركات بو قوتمان سرچاوكان يك بو قوتمان سردمكا قراوة لدرنجامي چی پێیا بووەوە لە دەرەنجامی ئەو پێیان نەبوو نەتیجەی تفكير واستنتاج عقلي اكتشفوا به هذه الأسئلة والاعتراضات هستا بن اكتشافك عقلي وفكريان كربيو اشتكيان برهم هنا بها كمال رخنا واستنتاجات يعني بيت نا للرجاي بيركنوي خوار نية تنها للرجاي أو طاولية كتورا كمالات كان كلوي وبخشة كده هموان جوان ليه كردێکی گوێ لێ میسرێک و سووریەک و تورکێک و فارسێکیش گوێ لێە لەو سەری ئەوروپا و ڕۆژهەڵات و ڕۆژاوا گوێ لێە کەواتە هەمویان لە تاو ئێستا بابەت ئێستا ئەو بابەتە ئێمەگەر با بڵێن ڕاستەوە خۆ پەخشیکەین هەموو ئەو قسانەی ئێمە ئەی بیسین کە لێرە دانیشتوین لە وڵاتێکی تریش ئەگەر بە زمانێکی گشتی تر قسە بکەین با بڵێن بە زمانی عەرەبی قسە بکەین ئەوانەی کە لێمان حاڵێ بن ئەوانیش ئەکەونە ژێرکاری گەری قسەکان کەواتە ئەوە بۆتە هۆکاری ئەو پرسیارانە دروست بن نەک ئەو پرسیارانە لە دەرەنجامی فکر و لێکۆڵینەوە نییە زۆر ئاساییە شتێکی منطیقیە مسلمانان بگەنە و ئاسەی ئەوەندە بخو بخوێننەوە تێڕامێنن ڕخنە بگرن وانە ئیستینتاجی ئەفکاری فکر و شتی تازە بکەن بەڵام تۆ تەنها کۆمەڵێک کەسێک بێ نازانی چێش لە پشتی ئەو کەسەیە چێت تەوجیهی ئەکا ئامان چییە لە پشتی ئەو فکرەیە کۆمەڵێ ڕخنە ئاراسە ئەکا و یان پەخش ئەکا دێ خەڵکی تر هەموو ئەکەوێتە ژێرکاری بەبێ لێکۆڵینەوە ئەوە نەخۆشیەکە بڵاو بێتە وەبائێک و بێگومان ئەوە یعنی بەبێ ئەو بیری لێ بکات و تەنها دووبارەی دەکات و توتەواریە توتی ئاسا تەنها قسەکان دووبارە ئەکاتەوە من پرسیار تۆ فەرموو پرسیارێک کوردانی کوردستانیانیمان لێ بکە سەبارەت بۆ بابەتە بۆ هەتا لەوێ ئەو ڕەوتە دروست نەبوو لە کوردستان فکری وا ئەسڵەن وجودیشینە بۆ نمونە کەواتە ئەوە بەڵگەن لەسەرەوەی کە ئەوانە لێرە لە دەرەنجامی ئەوەی کە هەمویان کۆبوونەوە لەسەر ئەو تاوڵەیە کە لە فەزای شەبەکاتی تەواصل لەوێ گەیشت کە قەڕەبەت البەعید وەکڵێ دووری نزیک کردوتەوە پێشتر ڕەنگە سێ چوار مامۆسای ئاینی کە لە گوند و لە دێهاتەکە لێکتر نزیک بوون فکریان لێکتر نزیک بێت دوورتر بوو ئەگەر مامۆسای دوو شاری جیاواز دوو تێڕوانی نێکیان هەبێت زۆر گەورەتر دەبوو ئەگەر هەموو کوردستان یەک تێڕوانینان هەبێت ئەدی ئێستا زۆر ئاساییە مامۆسایەک بانخوازێک لێرە هەمان تێڕوانی کەسێکی میسری یان سووری هەیە بۆ چونکە شەبەکەکە تۆڕی کۆمەڵایەتەکە ئەوانی کۆ کردوتەوە بە ئاسانی ئەو دوورە نزیک بۆتەوە ئەتوان پێکەوە گوێ بگرن لە یەکتر جا فەرموویە لێرە لە نێو ئەو کتێبە کۆمەڵێ لە دیارترین ئەو پرسیار و ڕەخنانەی کە ئەو مەوجە هەیتی ئەیان خەینە ڕوو و شەرعیانەکەین و هەروەها کۆمەڵێ سەرچاوەش هەنە وەکو ناودایان هێنێ ئەکرێ جەنابتان ئیسفادەی لێ بکەن لەوانە مەوسوعەت بەیانی الئیسلام کتێبێکی نایابە والله ئەعلەم 23 یان 24 مجەلەدە من هەیتم لە ماڵێ کتێبێکی زۆر نازارە
ئەو شوبهانەی سەبارەت بە قورئانە بە سونەتە بە بابەتی ترە لە ئیسلام خراوەتە ڕوو وەڵامی دراوەتە کۆمەڵی زانە تەلیفیان کردووە. یان کتێبێکی تر هەیە تەنزیه القورآن الكريم عن دعاوى الطاعنين دوای ئەڵێتن لە نەزەر و تێڕوانینی خۆم واتە مؤلفی کە کتێبێک بە ناوی ظاهرة نقد الدين في فلسفة الحديثة کە ڕسالەی دکتۆرای سوڵتان عومێریە و دوایە ئەرێ ئاماژە بە مەرجەیەک شدن کە زۆر ئیسیفادە ئەکە لە ئیلحاد ئیسیفادەی لێ دەکەن بۆ بابەتی ئیلحادی تازە کتابی میلیشە الئیلحاد عەبدوڵڵاه العەجێریە. ئەو سەرچاوانە ئەتوانن ئەگەر دەستان کەوێت لە بازاڕیان لە ئینتەرنێت بێ بە PDF بێ ئەتوانن بیخوێنەوە ئیسیفادەی لێ دەکەن ئینشاء الله تعالى. چەندمان ماوە کاتمان ماوە؟ چەند؟ وصلى الله تعالى وسلم أجمعين. لا خزمتي نقف سارك